ڕاهبەر سەید ئیبراهیم ئەندامی دەستەی دامەزرێنەری دامەزراوەی سەرۆک جەلال ساڵەبانی لە سووری بەیانی کورسات نیوس میوانە کاک ڕاهبەر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. سپاس. دەمەوێت لەوە دەست پێ بکەم بەر لەوەی باسی ناوەڕۆک و ئامانجی ئەم دامەزراوە بکەین. یەکەمین چالاکی کارکردن بوو بۆ ساڵیادی کۆچی دوای سەرۆک مام جەلال و ئەم مەراسیمە لەم ساڵدا بە شێوەیەکی گەورە لە هەولێر بەڕێوە دەچێت. چۆن بێ لەم بیر لەوە بکرایەوە کە لەم ساڵدا ساڵیادی ماڵ ئاوای سەرۆک مام جەلال بە شێوەیەکی گەورە لە هەولێر بەڕێوە بچێت. ئامانج لەمە چی بوو؟ زۆر سپاس. بیرۆکەی دامەزراوەی سەرۆک مام جەلال دەمێکە هەیە پاش کۆچیەوە هەیە چەندین کۆبوونەوە و چەندین دانیشتن کراوە تا لە 5/6 ئەم ساڵ 2022 دەستەی دامەزرێنەر کۆبوونەوەیەکی خۆی کرد. لەو کۆبوونەوەیدا پەیڕۆ و پۆگرام و دامەزراوەیەکەی ئێعلان کرد. دەستەی دامەزرێنانیش حەز دەکەم بزانن کە 7 کەسن: گەلاوێش خان خێزانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد، کاقوبات، کاک دکتۆر محەممەد سابیر، کافێ خان کافێ سلەیمان، کاک یوسف زۆزانی، کاگەئاوات عومەر کاکل کە سکرتێری مام جەلال بە کاگاوای سکرتارەت لەگەڵ من. ئەو هەفتە یەکەم کۆبوونەوەی کرد لە نووسینگەی کاروباری سیاسی کاقوبات لەوێ. ئەوە کراکە بەرنامەکە داڕێژرا، دوایە چون بۆ هەولێر و پارێزەریشمان هەیە کاک باوێل چون بەڕەسمی هەم مۆڵەتی وەرگیرا و هەم لە بەغداش مۆڵەتی وەرگیرا و یاعلان کرا بۆ ئەوەی چەندین دانیشتن کراوە. یعنی تا ئێستا زۆر دانیشتن کراوە هەم لە دەباشان، هەم لە نووسینگەی کاقوبات، هەم لە ماڵی کاک دکتۆر محەممەد سابیر تەشکیلەکە دامەزراو و وا بڕیاردراکە لە ساڵیادی 5مین ساڕۆژی جەناوی مام جەلال کە ببین بە دوو بەشە. ینی بەشێکمان لە هەولێر بی کە لە سەعات 3 دەست پێ دەکا کە ئەوە زۆر ڕسمی و زۆر تایبەتە چونکە لەبەرەوەی هەموو حیزبەکان سەرکردایەتی هەموو خونسوڵ و سەفارەتەکان هەموو کەسایەتی عێراقیەکان لەوێ کۆ دەبنەوە و بەرنامەی خۆی بۆ دانراوە لەوێش وتاری دامەزراوەی دەخوێندرێتەوە. بەشێکیش لە سەرمەزار لە دەباشان کاک یوسف زۆزانی و کافێ خان و من و ئەوانە پێشوازی خەڵک داین. من دەبوو لێ بام بەس دەبڕ ئەوە ئامانجەکە ئەوە بوو مام جەلال هەتەنها بۆ یەکێتی نەبیان لە قالبی خۆی ئەوە ترە گەورەترە چکرد مام جەلال کەسایەتیی گەورەی عێراق و جیهانیە بۆیە نابێ هەر لە بۆتە یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبێک ببینێتەوە. بۆیە بە ناوی ئەو دامەزراوەیە هەم خۆیشی ئێلان دەکەوەرە و کۆنگرەی ڕۆژنامە نووسیشی بەست و لە هەمان کاتیشدا کە ئەوە زیاتر گەشەی پێ بدەین چونکە بەرنامەی دامەزراوەی سەرۆک مام جەلال وەرە ڕائی وا هەبوو کە بە ناوی دامەزراوەی سەرۆک مام جەلالی بەڵام وتیان لە ڕسمیات بووە دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی PGTF. ئیتر بەو ناوەوە هەم بە عەرەبی لۆگۆ و هەموو شتێکی دیاری کرا. ئامانجەکە ئەوە بوو بۆ مام جەلال وەلە وەکو خۆی ناتوانانی وێنای بکەین وەکو هزر و ڕێبازەوە بەڵام لە قۆناغی یەکەمدا دەتوانین ئەوە بناساندنێک بی بۆ ئەم دامەزرایە کە زیاتر هەوڵی بۆ بدەین و چونکە پرۆژەیەکی گەورە هەیە بۆ ئەوەی کە ئەرشیفی هەبی و هەم کتێبخانەکەی هەبی وە لە هەمان کاتیشدا مۆزەخانەیەکە بی لە دەوروبەری مەزارەکەی هەمووی دیاری کراوە و ئۆفیسیشی هەر لەوێ لەو شوێنە دەبێتن. ئامانجەکە بۆ ئەوەیە کە بتوانین ئەو دامەزراوەیە زیاتر بەرزڕاگرتنی جەنابی مام جەلال بی. باشە کاک ڕاهبەر بە ئەرشیفکردنی ئەو مێژووە پڕشکۆیی سەرۆک مام جەلال یعنی و دامەزراوەیەکی وەکو دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی کە ئەم ئەرکە ئەگرێتە ئەستۆ تا چەند گرنگە بۆ ئەوەی کە هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم سەرکردە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان زیاتر ئاشنا بن بەم مێژووە تا چەند گرنگە ئەمە ئاشنایەتی بە مێژووی مام جەلال زیاتر ئەکات لەلایەن هاوڵاتیان و لەلایەن سەرکردە سیاسیەکانیشەوە.
لە زۆربەی کەسایەتی گەورەکانی جیهان دامەزراوەی وا هەیە تۆنی بلێر کلینتۆن بوش هەموو هەیەە ئەوانەی هەیە ئێمەش هاوشێوازی ئەوەی زۆر تاوتوێی ئەو بابەتە کراوە چۆن بتوانێت ئەو دامەزراوەیە هەم بێلایەن بێ و غێرە حکومی بتوانێت لە خزمەت هزر و بیر و بۆچوونی مامدابێ. ئەمە ئەرشیفکردنی ئێمە خەریکین هەموو وێنەکان کۆبکەینەوە و جگەل لە دەستەی دامەزرێن دەستەی کارگێڕیشی هەیە. ئەو دەستەی کارگێڕیا کە بەشێکیان بەشی ئەرشیفە. ئەو ئەرشیفکردنی نامەکانی وێنەکانی کتێبەکانی بۆچوونەکانی شتی ڤیددیۆی ئەوانە هەمووی کۆبکاتەوە و مۆزەخانەیەکی مەسەرەن شتەکانی مامزەلالی هەموو تێدا کۆ بکرێتەوە و جووە مەزارەکەشی بەڕاستی وەکو پێویست نییە ئێستا دەبی جوانتر و ڕێک پێکتر بکرێەوە ڕێوە و شوێنێکی وێ و جادی تایبەتی هەبی کە بۆف دەکدێتن بچێتن بە جوانی بە ڕێک و پێچی وەکو مەزارێکی ڕێک و پێکی جوان بیر لە ئاستی گەورەی داهێبی. باشە کاک ڕاهبەر لەمڕۆ بیر لەوە کراوەتەوە کە بە شێوەیەکی پرۆتۆکۆڵی کار لەسەر ئەمە بکرێت بۆ ئەوەی هەر کەسایەتێکی سیاسی لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان بێ بە شێوەیەکی پرۆتۆکۆڵی پێشوازی لێ بکرێت و تەواوی ئەرشیف و ئەو مۆزەخانەی کە باسی لەوە دەکرێت پێی بناسیێنرێت؟ ئێمە خەریکین چونکە ئەوە ئێستا لە هەنگاومان لە سەرەتایە یعنی تا ئێستا کە کۆنگرگە ڕۆژنامەنووسی کرا خۆی یالان کردنیشتیەوە ئەو ڕۆبە ڕسمی لە هەولێرێ وتاری دەبی دامەزراوەی سەرۆک جەلال تاالبانی و بەرنمەکەشمان هەیە زۆر خەریکین بە هەموو شێوەیە خەریکی و هەر ئەو دەستەی کارگێڕی و دەستی دامەزرێنێ دەستەی ڕاوێژکاریشی هەیە لە هەواڵانی مەکتەب سیاسی و لە کەسایەتیکانی ڕۆشنبیر و ڕووناکبیر و دکتۆرە و ئەکادیمیش هەیە کە بە هەموو شێوەیەک بتوانین لە گەورەی و عەزەمەتی مامجەلال دابین. باش ئەو بابەتانی کە ئەتانەوێت کاری لەسەرکەن بۆ بە ئەرشیفکردن ینی تەنها کارەکە بۆ ئەوەیە کە ئەرشیفی کۆمەڵێک بابەت کەنەکو وێنە وەکو ئەوانەی تر یاخود کار لەسەر ئەوە ئەکەن ئەم دیکۆمنتانە ئەم ئەرشیفانە لە چوارچەوەی چەند کتێبێکی تایبەتە کۆبکەنەوە یاخود بیر لەوە کراوەتەوە لە داهاتووە بۆ نمونە کارێکی دیکۆمنتاری فیلمی لەوبارەیە لەسەر سەرۆک مامجەلال. ئەوەی لە ڕاستیدا مەسلەی ئەوەی ئێستا بۆ کارگێڕی ئەرشیف دەستنیشان کراوە کوردی ژنی عەرەبیشە دکتۆرای هەیە لە ئەرشیف و لە ئەوە ئەمە ینی زۆر شارەزا و زۆر لێزانە و کوردی ژنێ بۆ ئێمە دەمانەوە مامجەلال هەر تەنها پێویست بە کورد نەبی ینی ئەمە ئەوە دکتۆرای هەیە و ئەو دەتوانێت بە ئەکادیمی لە پەیڕوو پرۆگرامەکەدا وەجگە لەوەی خۆشت دەڵێت چاپەمەنی تێدا هەیە ئەو چاپەمەنیانە بتوانین ئێستا نامیلکە هەر ساڵی هەر جارەی کتێبەکانی مامجەلال بۆ چوونەکانی ئەوەی دیڕاستی لەسەر کراوە هەموو بە ئەرشیف بکرێت و هیچ شتێکی نەفەوتێ و لەو قۆناغەدا بتوانین هەموو شتێکی بکەین ینی بەڕاستی زۆر شش کۆکراوەتەوە بەڵام ئێستا هەمووی وەکو پێویست نییە هەتا دەست بەکار دەبێت چکە ئێستا بە ڕسمی ئۆفیسێکمانە بچین دانیشین وەکو گوتم سەرەتایە ئەنی هەنگاوی زۆر باشەیە ئەوانەی کە دەستەی کارگێڕشن هەمووی ئەکادیمین هەمووی ڕۆشنبیرن هەمووی زمانزانن بۆ ئەو مەبەستە. باشە کاک ڕاهبەر جگەل لە بە ئەرشیفکردنی ژیان و خەباتی سەرۆک مامجەلالێکی دیکە لە ئامانجەکانی ئەم دامەزراوەیە با بڵێن هەوڵێکا بۆ بەرەو پێشچوونی توێژینەوە چۆن کار لەسەرەمەکرێەوە کارێکی دیکەش نردنی خوێنکارە بۆ دەرەوە وڵات یاخود بۆ هەرێمی کوردستان لەسەر ئەم دوولایانە چۆن کار دەکرێت؟ بەڵێ ئەوەی وەکو گوتم هەم لە دەستەی ڕاوێژکاری دکتۆرا و مامۆستای زانکۆی گەورەی تێدایە بۆ تۆژینەوە کە کاری خۆیان دەکەن و ئەوان زیاتر شارەزان لە بواری لێکۆڕینەوەیان کاری خۆیانە و ئەکادیمی خۆیانە ئەمە دەتوانین ئەو دەو ڕێگایەوە ئەو هەواڵانی کە لەوێ کار دەکەن هەموو شتی تۆژینەوەیەکی لەسەر بگرێت چونکە وەکو خۆتان دەزانن مامجەلال زۆر فراوانە ئەین زۆر ینی لە بەشی بە هەموو شتێکەوە هەیە بەشی شاکاری بە هەموو شتێکەوەیە عەرەب مەسیحی تورکمان لە نەتەوەکانی دیکە کورد شارەکانی کوردستان هەموو پارتی کوردستان تا عێراق بەگشتی ینی بتوانین کە بتوانین
ئەو شێوازەی کە مام جەلال هەوڵی بۆ دابیر بۆ چوون وزرەکانی بتوانین لە تاوتوی لێکۆڕینەوە دابن و کە ئەویش دەستە و ئەوەی خۆی هەیە بکرێ توێژێ لەو شتانە بخرێتە ڕوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. کاگرابەر بابەتێکی ترکە زۆر گرنگە خۆت باس لەواکەی مام جەلال سەرۆک مام جەلال تەنها مڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە سەرۆک کۆماری عێراق بۆ دوجار سەرۆکێک بۆ کە لەگەڵ هەموو پێکهاتەکانی عێراق لەگەڵ نێودەوڵەتی لەگەڵ لایەنە سیاسەکانی هەم عێراق و هەم جیهانیش ینی پەیوەندی هەبووە بێگومان هەرێکێک لەم قۆناغانی ژیانی مام جەلال کە بڵێن بەڕێ کردووە کۆمەڵێک دێکۆمنت و کۆمەڵێک ئەرشیف هەیە کۆمەڵێک بابەت هەیە کە پەیوەستن بە ژیان و بە قسەکانی ئەو بۆ هەڵوێستانی کە ئەو هەی بووە ئەمانە هەمووی لە ینی تەنها لە ناو خۆی هەرێمی کوردستانان نییە یاخود لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئەمانە لای خەڵکی کەسانی ترن لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لای خەڵکانێکن لەوانێت لە ڕووی جیهانی و پێویستکا پەیوەندی بکرێت لەگەڵ یانە بۆی کۆ بکرێتەوە لەسەر ئەم ئاستە دامەزراوەی سەرۆک جەلال تاڵبانی چییە کا بۆ کۆکردنەوەی ئەو ئەرشیفانە وەکو گوتم هەر بەشەی کاری خۆی دەکاتن و وەکو خۆشت فەرمووت بەڕاستی مام جەلال تەنها هەر بۆ کورد نیانی بەشی زۆری کەسی وە نییە وەکوەیە مەسەرەن باسی مام جەلال بکەیت لە کوردایەتیەوە لە 47 کاوی ئاسنگەر بووە تەمسیلی کردیان نەورۆز پەروەر بووە 47 باسی مام جەلال بکەی مەسەلەن لە خوێندکاری پێنجی سەرەتایی بۆ لە کۆیە KPXی دامەزراندووە لەگەڵ مامۆستا عەبدولقادر جەلیزادا ینی کۆمەڵی پێشخستنی خوێندەواری KPX دەو سکرتێری وێ بووە لە 46 و ئەوە ئیتر حەفت کەس لەوانە ماون حەفت کەس ئێستا ماون لە ژیاندا حەفت کەس ماون کە پێنجی سەرەتایی لەگەڵ مام جەلال لەگەڵ کە سکرتێری KPX بووە ینی پێنجی ئیبتیدایی مەسەلەن لە هەموو ڕوێکەوە ئەوە هەمووی شتێکی کۆمەنتەکان ماون شاید حاڵەکانیش هەندێک ماون ینی بە ناوی دەزانم چێن ینی بتوانین مەسەلەوە کەوانەوان جەنابی کاک کەمال مەحێدینە کە عەبدولکەریم شێخانیە مامۆستا واحد سەعیدە مامۆستا جەمال تاهیر ساڵحیە ینی ئەمە زۆربیان ماون ئێستاش محامی ئیبراهیم سابیر وەلیە ماون و زۆر شت دەژێڕنەوە ینی باسی خوتبەی بکەم مام جەلال لە هیچی ئیبتیدایی بووە سکۆڵە بووە لە مەکتەبی خوتبەی داوە خوتبەی بۆ خەڵکی داوە ئێستا مێزیان داناوە ئەندە سکۆڵە بووە قسەی کردووە لە ڕیزی سەف هینایەتیان شعر و بابەتی خوێندوێتەوە ینی مام جەلال زۆر فراوانتر لەوەی کە هەر سکرتێری گشتی یەکێتی و نیشتیمانی کوردستان وەتەنە هەر کوردیش ببێ مام جەلال بەشی بە مەسیحیەتی وهەیە کە زۆر شارەزە بەش بە تورکمانەکان هەیە ئەو بیر و بۆچوونی ئەو لە کەرپوچ لەسەر تورکمانەکان هەیتی ڕەنگە تورکمانەکانش پێخۆشە لەسەر عەرەب ئەوەندەی ئەوان باسی عەزەمەتی مام جەلال دەکەن لە لایەنی عەرەبی و لایەنی تورکمان لایەنی مەسیحی و کلد و ئاشووری ئەوانە ڕەنگە کوردێک هەوا باز دەکات نەکیەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی وا هەیە ئێستا زۆر برێن ڕکەبەرمانە کە دێتە سەر باسی مام جەلال زۆر بە گەورەی باسی مام جەلال دەکات هیچ ئەندامەکی مەکتەبی سیاسیەکی نیشتیمانی کوردستان وەکو ئەو وەسفی مام جەلال ناکات بۆیە ینی ئەو دامەزراوەیە تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوە نییە بۆ کوردیش نییە بۆ هەموو لایەنەکان بگرێتەوە و زۆر پێویستیشە کە لەو قۆناغدا زیاتر مام جەلال بە خەڵکی دیکە بناسرێتێت چونکە مام جەلال تا ئێستا زیندووە کەس دەڵێ مە ڕەحمەتی مام جەلال کەس دەڵێ ڕەوانشان مام جەلال وە دەزانی ماوە نەخۆشە یان دەرەوەی وڵاتە ئێستا دێتەوە ناومان بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ڕەحبەر سەید ئیبراهیم ئەندامی دەستەی دامەزرێنەری دامەزراوەی سەرۆک جەلال تاڵبانی زۆر سپاس بەخێر بەخێراتی